ساڵتان لێبێت بینەرانی کورسان نیوز من ئاڕۆتۆفیقم لاڵخێم شەوی بەرنامەی پانۆرەما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان واروەها ئەو ئاڵنگەریانی کە ئێستا هاتۆتە پێشەوە وانەزانین دۆخی هەرێمی کوردستان لە ڕابردووە لە ئێستاشدا بە تایبەت بە دۆخێکی سەختی سیاسی و پەیوەندیشی خراپ لە نێوان لایەنە سیاسیەکان بەڕێوەچێت ئەمە کاریگەری کردو سەرجەم سێکتەرەکان لە هەرێمی کوردستاندا و بۆتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتیش متمانەی نەمێنێ بە حکوومەت و بە لایەنە سیاسیەکان بەگشتی و ئەمەش بۆتە هۆکارێکی گەورەتر بەوەی کە لە دەرەوە ئێمە لە لای دۆستەکانمان لای ئەوروپیەکان لای زلێزەکان لای ئەمریکا و هەروەها لای عێراقیش کە خۆمان بەشێکین لە ڕووی یاسایی و دەستوریەوە لە عێراقی فدرال کە ڕوویەکی باش پێشان نەدەین بەوەی کە بتوانین ئەزمموی هەرێمی کوردستان پێش بخەین. چێ بەرپرسە لەم دۆخی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان بۆ ناگەنە ڕێکەوتن هۆکار و پاڵنەرەکان چینکەوە ئاکار ڕۆژ بە ڕۆژ نێوانی لایەنە سیاسیەکان بۆشایەکەی زیاتر بێت متمانە کەم بێتەوە و هاوڵاتی ژەوەندەی دیکە متمانی نەمێنێت بەم حکوومەتە و لایەنە سیاسیەکانی. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سڵاح باپیر کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە بەخێر بێ هەروە برای بەڕێزمە کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کەویش لە ڕێگەی سکایپۆ لە مەخموور لەگەڵمانە بەخێر بێ کاک ڕەشاد جەنابیشت. ئەگەر لە کاک سڵاح باپیرەوە دەست پێ بکەین کاک سڵاح ئەوەی کە ئێستا گوزەرێت لە هەرێمی کوردستان بەڕاستی هیچ دڵخۆشکەر نییە و مایەی ئاسوودەیی و خۆشگوزەرانی نییە بۆ خەڵک و دۆخەکەش بەگشتی کە تەماشا ئەکەیت تەمومژاویە ینی ئاسۆیشی ڕوون دیار نییە. جەناب دۆکو کادریشی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر وەکو لایەنی حیزبی هەڵسەنگاندن بۆ ئەم دۆخە بکەیت خوێندنەوەتان چییە؟ بەڵێ شەو باش کاک هاوڕێ سڵاولی ئێوە و سەرجەم بینەرانی کورسان نیوز لە هەرکوێکی دنیا بنووە بە خێراتنی کاک ڕەشاد گەڵاڵی شەکەم. وڵا سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزتانەوە من پێم وایە لە پاش ڕووداوەکانی شەڕی ناوخۆ کە لە هەرێمی کوردستان ئەو شەڕە نەگریسەیەکەوە ڕوویدا ئەمڕۆ خراپترین کات و ساتێکەوە ئێستا کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت. ئەگەر سەیری ئێستا حاڵی حازی هەرێمی کوردستان بکە بەڕاستی بە کاتێک و ساتێکی زۆر نەهەموار تێپەڕە بێ تێکچوونی نێوماڵی کورد نەبوونی ئاشتەوایی نەبوونی متمانەی هاوڵاتیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەلایەنە سیاسیەکانەوە بەڕاستی جێگای نیگەرانی هەموو تاکچێکی هەرێمی کوردستانە. ئەمڕۆ ئەبینین کە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بە کارێکی ناهەمواردا تێپەڕە پێ بە تایبەتی لە گۆڕەپانی سیاسیدا ئەمڕۆ کە لە عێراقیشەوە هەروە وەزعی سیاسیان بەرەو باشبوون ناڕوە بەڵام بەداخەوە لە هەمان کات و ساتشدا وەزعی ناو هەرێمی کوردستان بە کات و ساتێکی زۆر ناهەموار تێپەڕێ. من پێم وایە لە پاش ڕووداوەکانی شەڕی ناوخۆ ئێستا خراپترین کاتە کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت. بەڕاستی ئەو کێشە جەنجاڵیانەی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و ناو پێکاتە سیاسەکان لە گۆڕەپانی سیاسی هەرێمدا هەیە بۆتە خۆی بێمتمانەبوونی خەڵکی بۆتە خۆی بێئەمەلبوونی تاکتاچی هەرێمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کەوا هیچ متمانەیەکیان بۆ حکوومەتەوە یاخۆ بەو هێز لایەنە سیاسیەکان نەماوە. ئەمە یەک شتی جێگای سەر سوورمانە بڕۆ هەر تاکێکی هەرێمی کوردستان هەست بەو مەترسیاکە کە لەسەر هەرێمی کوردستان هەیە حتاکو لە منداڵێکی 4 ساڵان پرسی هەست بە مەترسی لەسەر خاشی هەرێمی کوردستان و ئەو بارەنە هەموار هەرێمی سیاسی کوردستان مەقسەدی مش ئەلەوەی جێگای داخە ینی سەرکردە سیاسەکانمان بۆ هەست پێ ناکەن. مناڵێک لە مناڵەکانی کەسێکی لە هەرێمی کوردستان کە دانیشتوی هەرێمی کوردستانە هەست بەو کەم و کوڕی و هەست بە ناهەمواری خەرکی هەرێمی کوردستانەکە بەڵام بەداخەوە کەسی ئەبینی سەرکردە سیاسەکان هەست بەمە ناکەن ینی ئەمە جێگای داخێکی گەورەیە. کە ئەمڕۆ کە لە هەموو کات و ساتێک هەرێمی کوردستان پێویستی بە یەک ڕێزی هەیە پێویستی بە ئاشتەوایی نێوماڵی کورتەیە پێم وایە ئەگەر بینە خۆمان لە واقعی حاڵی سیاسی هەرێمی کوردستان بڕوان لە ناوچەکەشەوە یاخۆ بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە لە هاتوونەتە ئارا و بە تایبەتی لە گۆڕەپانی سیاسی عێراقیشەوە کە لە ماوەکانی ڕابردوو شتێک هاتە بەرباس و گۆڕەپانی سیاسیەوە کە ئەو بڕیارێکەوە لە ڕۆژنامەی جمهوری عێراقەوە دەرکرا کە ڕۆژنامەی سەباحی عێراقیەوە کە ڕۆژنامەیەکی فەرمی حکوومەتی عێراقەوە کە باسی هەڵۆشانەوەی هەرێمی کوردستانەکە بەڕاستی ئەمە زەنگێکی مەترسیدارە.
ئەگەر بیری لێ بکەینەوە ئەمە ڕاستە بڕیارێکی فەرمی لە حکوومەتی عێراقەمە دەرنێتەوە، بەڵام ئەمە فڕێدانی کارتێکە بۆ ناو شارعی سیاسی، فڕێدانی کارتێکە بۆ ناو گۆڕەپانی سیاسی. بەڕاستی ئەمە جێگای داخە، ینی نازانم سەرکردە سیاسەکانی کوردستان تاکوکەی واز لە بەرژەوەندە شخصەکانی خوان، تاکوکەی واز لە جیفان پوکردنی خوانانی بیر لە عاڵ حازی ئەم میلەتە بەشەمێژدا، ئەو میلەتە داماوە، ئەم میلەتە پڕمەهنەتیە کە چەندین ساڵە بە دەرمەهاناتی ئەم ناوچەیەدا ئەناڵی کەسی سیرێکی هەر چوار پارچەی کوردستان بە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواشەوە چاویان لەو پێگەی هەرێمی کوردستانە، بەڵام بەداخەوە ئەمڕۆکە ئەبینێ بەهۆی ململانەی سیاسەکان، بەهۆی بەرژەوەندی شخصی یەخەو بەهۆی بیرتەشی حیزبایەتیەوە وای لێ هاتووە ئەمڕۆ ئەزمموی هەرێمەکەشمان کەوتۆتە ژێر مەترسیەوە. بەڕاستی پێویستە سەرکردە سیاسەکان بەخۆیان دابچنەوە، پێویستە سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان بە هەموو لایەنەکانەوە بەدایبەتی ئەو لایەنەیەکەوە ئەرچی سەرشانیان زیاتر لە لایەنەکانی تکە ئەگەر بێتی بەخۆیان دانەستنەوە پێم ئەمە زەنگێکی مەترسیدارە، زەنگێکی زۆر ئاگادارکەرەوەیە کە لەماوەیە لەم ناوچەی لە عێراق و لە هەرێمی کوردستان کە لێ ئەدرێت و پەرت و بڵاوی نێوماڵی کورد و پەرێشی ناوماڵی کورد یەک لە هۆکارە سەرچەکانەکەەوە نیارەکانی کوریاخۆ ئەولانەی کە چاویان بە ئازادی هەرێمی کوردستان و چاویان بە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵنایە زەفەرمان پێ ئەبن و بۆیە هەندێک شیش ڕۆژ بە ڕۆژ کە دێتە ئارەوە شتی نوێ ئەبینین لە ماوەکانی داهاتوو. پێم وایە لە داهاتوشدا شتی سەیرتریش دێتە پێشەوە ئەگەر بێت و ڕێخستنی نێوماڵی و ڕێک نەخرێتەوە هەمویان واز لە بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی تەشتی حیزباتی نێنەوە سەرمێزی گفتوگۆ. پێم وەزعی هەرێمی کوردستان و وەزعی هەموو تاکێکی هەرێمی کوردستان لە مەترسیدایە لەبەر ئەو قوارە سیاسەیەکەوە چەندی ساڵە بە خوێنی هەزاران شەهید هاتۆتەکایەوە جێگای مەترسی بەڕاستە بە ئەمە جێگای داخێکە تاکوکەی سەرکردە سیاسەکانی خۆمان واز لە بەرژەوەندی شخصی تەشتی حیزباتی ناهێنن. بەڵێ کاک حاکم سەلاح دەست خۆش دێم و خزمەت جەنابەت کاک ڕەشاد گەڵاڵی، ینی جەناب دۆکو چاودێرێکی سیاسی ئەوەی کە وەکو کاک حاکم سەلاح باسی کرد، ینی هەمیشە ینی دەبینین هۆشداریمانە درێتێ لەوەی کە مەترسی دەگوزارێت لە نێو ماڵەکەمان و لە دەوروبەرمان گوێی پێ نادەین، وریامانەکەنەوە کە نێو ماڵی خۆمان ڕێک بخەین گوێی پێ نادەین، لەسەر زاری سەرکردە سیاسیەکانمان و خەڵکی ئاسایی ئەم هەرێمی کوردستانە باسی ئاشتەواییە کەچی کەسی شەنگایی بۆ نانێ. چێ بەرپرسە لەمە بەڕاستی، ینی ئەوەی کە دەبێت ئەم دۆخە بەرەو چارەسەر و چاکبوون بەرێت چێە؟ سپاس بۆ دەرفەتە سڵاو ڕێزم خۆشەویستیم بۆ ئێوە بۆ بینەرانی ئەو کەناڵە خۆشەویستە. سڵاو ڕێزشم هەیە بۆ هاوڕێی عەزیزم حاکم سەلاح لێرەوە ڕێز خۆشەویستی بۆ هەموو لایەکان. دیارە من لە دوایین کۆمنت دەست پێ دەکەم کە حاکم سەلاح باسی کرد. من پێم وایە یەکڕێزی و یەک ئیرادەیی کارکردن لە خوت و خۆڕایی نایەت، چونکە ئەگەر ئیرادەی سیاسی نەبوو ویز نەبوو ینی سەرکردەیەکی دێ قوربانی بداتن لە پێناو کۆتایی پێهێنان بە بەرژەوەندی تەشتی حیزبایەتی و زائیدان کێشەی ڕای منەتەکەی لە پێش ئەو بەرژەوەندی تەشتی کەسی و حزبیە دابنێتن. بۆیە من وای دەبینن تا ئەو دەقی ئێستاکە کە باسی سەرکردە دەکەی سەرکردە ئەو کەسەیە کە هەمیشە لە بیریدا لە خەیاڵیدا بەرژەوەندی باڵای حزبەکەی لە خەیاڵدایە، نەک لەوەیەت و بەتەنیا بیر لە بەرژەوەندی تەشتی حیزبایەتی و حزبەکەی خۆت فەرز بکەی بەسەر کۆی ئەو حزب و بەرژەوەندەکانی نیشتیمان و نەتەوەدا. بۆیە من وای دەبینم ئەمە ئەوەی ئێستاکە جگە لە کارەسات گەلێک بۆ کێشەی ڕۆایی نەتەوەکەمان بۆ داهاتووی پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان دەستکەوتێکی لێ ئیجاد نابێتن. من تا دەقی ئێستاکە دەبینم ئەوەی نایبینم ئەوەی غیابی تێدا هەیە بەرژەوەندی باڵای نەتەوەیمانە کارکردنە بۆ ئاراستەیەدا. بۆیە من دووبارە دەکەمەوە کێشەی ڕەوا نەتەوەیمان، کێشەی دیموکراسی، کێشەی یەک ئاراستەیی کارکردن کاری بەیەکەوەیکردن ئەوە دەبی لە هەرێمی کوردستان بکرێتە ژمارەیەک. ئەگەر نەکرێتە ژمارەیەک من پێم وایە داهاتوو هەموو کۆی ئەو ویشانە هەموو قوربانیەکانمان دەکرێتە قوربانی بەرژەوەندی تەشتی کەسی و حزبی. بۆیە ئەمە من پێم وایە هەڕەشەیەکی ئامێزە و ڕۆ و ڕووبارێک خوێنمان بەخشی لە پێناو قەزەیەک. من پێم وایە ئەمە داهاتووی ئەم شۆڕشێک لەدایەکانە و زایدە ئەم قوربانیدانان دێختە مەترسی. بۆیە هەر لە دوایین پرسیاری جەنابیشت کە کۆمێتێ کە دەست پێ کرد من پێم وایە وەکو ئەوەی باسم کرد ینی سەرکردایەتی سیاسی دەبێ واقعبینانە بڕوانێتە ئەوەی دەگوزەری ئێستاکە لەسەر ئاستی دنیا وەزایدە مەتایبەتی لە هەرێماتی لەسەر ئاستی عێراقیش، چونکە ئەوەی دەگوزەرێت دیارە لە ناوچەکە
پرۆژێکی هەمەلایەنی ئەمریکی لە ناوچەکەبوونی هەیە و ئەمریکا چەندین جار ئاگاداری سەرکردایەتی سیاسی و بەتایبەتی سەرۆکاتی حکوومەت و ئەوەی کردی سەرۆکاتی هەرێمی کردوتەوە لەمەڕ مۆزوعی پێشمەرگە و هاوکاریەکانی بۆ هەرێمی کوردستان و بۆ پێشمەرگە واتە ئەگەر یەک هەڵوێست هەماهەنگی و یەک هەڵوێستی لە یەک ئیرادەیی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبیندرێ وەزائیدەن ئەگەر پێشمەرگە یەک نەخرێ ئەگەر بەژۆندەکان هەموو تێک هەڵبەیەک نەکرێت و نەکرێتە استراتیژ بۆ کارکردنی داهاتوو ئێستا و داهاتوومان من پێم وایە ئەمریکیەکان زیاتر چاوەڕێی ئەو قۆناغی ئێستای حکومڕان لە هەرێمی کوردستان ناکرێت من دڵنیام لەوە یەکێتی نیشتیمانی کوردستان گرفتی هەیە لەسەر ئەدای بەڕێوەبردننی ئیدارە من لە کۆی ئیدارەیەک لە دوای یەکەکان کابینەیەک لە دوای یەکانی ڕابردوو کە پێشکرا من پێم وایە ئەوەی ئەو تێبینیانەیە یان ئەو سەر تێبینانی ئێستای سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەدای ئەم کابینەیە و سەرۆکی حکوومەتیەتی من پێم وایە لە ڕابردوو ئەوەم شێوە نەبووە یعنی گرفتەکە بەس گرفتی ئیداری و ڕەخنەی ئیداریەکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی لە لایەنی بەرامبەر کە پارتی دیموکراتی کوردستانی نەخێر کێشەی سیاسی گەورەش هەیە لە نێوان ئەم دوو هێزە سەرەکی کێشەی سیاسی گەورەش هەیە کێشەی سیاسی گەورەش هەیە تۆ وەکو حزبی چاوپەیمان ئەگەر نەتوانی ڕۆڵی شەراکەتی خۆت بنوێنی بجێڕی لەنێو ئەو کابینەیە من دڵنیام لەوە ناتوانیت تا سەر بەردەوامی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆی ئەرکەکانی خۆی هەڵبژاردووە ئێستاکە بە تایبەتی بەشداری هیچ کۆبوونەوەیەک و هیچ شاندێکی هاوبەش ناکرێتن بۆ بەغدا بۆ هەر شوێنێ بۆیە من وای دەبینم ئەمە پەیوەستە بەو چێشمانی کە لە ڕابردوو هەیە من دڵنیام لەوە نێرانی کورد دژمنانی کورد لە ناوچەکە بە تایبەتی لە هەرێمایەتی خوازیارن کێشەکانی نێوماڵی کورد ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر بەرەو هەڵکچان بکێتن بەڵام لەگەر ئەوەش خۆ دەبێت تۆ بیر لە بەژۆندی داهاتووی ئەو نەتەوە بکەیتەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردوو کە حکوومەت لە هەرێمی کوردستان دەکەی باشە خۆ دەکرێت خۆی دەستکەوتەکان ئەتۆ بە قوربانی بەژۆندی تەسوی حزباتی بکەیت ئەمە خەتەرێکە و مێژوو بەڕاستی ڕەحم بە هیچ کەسێک ناکاتن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوایین ماوەی کە ئێستاکە لە ماوەشی نزیک جێمان لێ بوو خۆ لە فتەی ڕابردوو لەو لاسارانی کە حزبی بەرامبەر کردی بۆ فرێبازنەی یاخود بۆ داواکاریەکانی ڕەتکردنەوە داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کۆی حزبەکانی تر لە هەرێمی کوردستان ئەمە من پێم وایە لاساریکردن لە حکومڕانیان لاساریکردن لەگەر حزبی هاوپەیمان بۆ باشترکردنی پرۆسەی دیموکراسی من پێم وایە ئەمە زیان دەگەینێتن جگە لە زیان گەیاندن ئەو حزب خۆشی ناشرین دەکاتن کام حزب بدرێژایی مێژوو ئیدعای دیموکراسی دەکاتن دەوێتی دیموکراسی بەرقەرار بکاتن لە هەرێمی کوردستان و عێراق بۆیە من وای دەبینم ئەم قۆناغێکی زۆر هەستیارە ئەگەر بۆ خۆمان جارێکی تر نەتوانین نێوماڵی خۆمان ڕێکخینەوە من پێم وایە بەدوا دەکەین کە دواش کەوتین بە باڵی ئەم دواکەوتنە تەسەوری من وایە ئەم قۆناغ ئەم دیلە نایبینێتن دەستکەوتەکان نابینێتن زیان بە بەرژۆندی باڵای کێشەی نەتەوەیی و نیشتیمانی مەدەگەینێتن لە داهاتوو من پێم وایە ئەگەر ویست هەبێ ئیرادە هەبێتن ئەوەی چووە دەکرێتە عویز بکرێتەوە لێرە و هەڵوەستەشی لەسەر بکرێتن بە تایبەتی کۆی حزبولایەنە سیاسەکان بەزلێنیوان لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەیەکەوە دابنیشتن دیاروگەیەکی ڕاشکاوانە کۆی ئەو گرفت و سەرنج و تێبینی و ئەوانەی کە پارتی بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر پارتی هەیەی لەخۆ دەکرێت لە دیالۆگێکی ڕاشکاوانە یاخود هەر وەکو نمونەیەکی ڕەوانیشات جەنابی مام جەلال کۆی ینی لایەنە سیاسی ناکۆکەکان لە خوانێکی کۆ دەکردەوە و چارەسەری کێشەی دەکرد تۆ بڵێ لە غیابی جەنابی مام جەلال سەرکردەیەک کەسێکی پەرۆش بۆ نیشتیمان بۆ نەتەوە بوونی نمابێ لە وڵاتی ئێمە لەو هەرێمی ئێمە بۆی بتوانێت سەرکرداتی پارتیەتی پێکۆ کۆ بکاتەوە بە هەمان شێوە ڕێکیان بخاتەوە تۆ بڵێ سەرکرداتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان داماڵدرا بن لە مۆزوعی لە دڵسۆزی بۆ نەتەوە بۆ نیشتیمان نا من هەرگیز لەگەڵ ئەوە نیمە بۆیە من پێم وایە ئێستاش ئەنێتێک هەیە بۆ گفتوگۆ بۆ دانیشتن بۆ بەڵام کاک ڕەشاد ینی گرفتەکە ئەوەیە ئەوەی کە جەناب دەڵێن نیەتەکە هەیە و هەموو لایەکیش باسی ئاشتەوایی و کۆبوونەوەکە لەسەر یەک مێزی گفتوگۆ بەڵام ینی متمانە نیە لە نێوان ئەم دوو هێزەدا و لەگەڵ ئەوەشدا ناوبەناوەوە تا بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک تەداخلات لەم کاری سیاسی ئەم حیزبەدا دەکرێت هەروەها دەستێوەردانەکرێت لە کاروباری ئەم حیزبە خۆمە یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابەت وەکو چاودێرێکی سیاسی پێ دوایە قبوڵی بکات من پێم وایە هەر لە دوای ئەوەی کە جەنابەت باست کرد من پێم وایە قسێکی پێشینیان هەیە
دڵ لەسەر کات دەڵێ کات لە شێوەی تیغ وایە توانگەی بڕ دەڕێ بۆیە من پێم وایە کاتمان زۆر بەپی ڕۆدا بەڵام دەشکرێ من هەرتەندە بەپی دید و خوێندنەوەی من دیدار و دانیشتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتیکستان لە ماوەی نزیک دەبێتن من پێم وایە خاڵی هاوبەش کۆکەرەوەیان من پێم وایە یەکێ گەیشتنی هەمەلایەنە زیاتر دێتە ئارە ئەو ناکۆشیانەی لە ڕابردوو هەبووە لە نێوان پارتی دیموکراتیک کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناڵێم 100% حەلەبی بەڵام بە تەسەوری من لەبەرەوەی هەم گوشارێکی دەرێکی لەسەر کوردی هەرێمەکە و زائیدەن سەرکردنیانی هەردوو حزبەکە هەیە من پێشم وایە بۆیە هەردوو لە بە ئاگاییەوە ینی لەم نزیکانە دادەنیشتن لەبەرەوەی لەسەر دوایین کۆمنتی حەکم سەلاحیش یعنی خۆ تو بڵێ ڕۆژنامەی سەلاح هەلە گۆڕی شتێکی نووسیوی خۆ ئێوە باش دەزانن ڕێکخراویشی کار کە خاوەنەکەی کەسێکی بارزانانی و نزیکە لە بەڕێز بەست و بارزانانی بۆ خۆی ئەوەی کردبوو بۆیە یعنی من تەسەور ما هەر بۆ خۆی سەرۆکی حکوومەت لە ڕێگای ئەو کەسەوە ئەو ڕاپرسی ئەنجامدایە بۆی بۆچی قمبلێک شتێک بتەقێنەوە بەڵام ئەمە گەورەترین خزمەتی نێرانی هەرێمی کوردستانی کرد حکومەتی هەرێمی کوردستانی کرد بۆیە من وای دەبینم لە هەموو حاڵەتەکان هەمیشە گەڕانەوە بۆ میلێت گەڕانەوە بۆ بەرژەوەندی باڵاکان ئەرچی ئێستا و داهاتووی سەرکردایەتی سیاسی هەردوو حزبەکەی بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتیک کوردستان لەو ڕوانگەوە من وای دەبینم لەم نزیکانە دانیشتنێک دەکرێتن وەکو ئەوی باسم کرد من بە پێی خوێندنەوەی من ئەگەر لە دوورەوەش بێتن حزوریشیان نەبێتن بەڵام لەژێر گوشاری ئەمریکی و ئەوروپیەکان بەتایبەتی یوێن و ئانا هەردوو سەرکرداتی دادەنیشن دەگەنە چارەسەریکی مام ناوەند هەم لەسەر پرۆسەی هەڵبژاردن لەسەر داهاتووی کۆی ئەو سرنج و تێبینی و خاڵانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کۆمەڵێکی حزبی تر کە هەیان بوو لەمەڕ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن من پێم وایە پارتی دیموکراتیک کوردستان و قۆناغی ئێستاکە بەپێی لێدوانەکانی سەرکردایەتیان ڕازی بوونە لەسەر فرەبازنەی لەسەر مۆزوعی کۆتا لەسەر مۆزوعی کام لەس هەڵبژێری ئەو لستەی کە لە ڕابردوو لەسەر ئارتی عێراق هەڵبژاردی پێکرا یاخود هەرێمی کوردستان ئەمەشیان من پێم وایە هەنگاوێکی دڵخۆشکەرە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بۆی بکرێتە کەرەسەیەک بۆی دیدار و گفتوگۆی نێوان هەردوو حزبەکەی تیادا ئەنجام بدرێت دەست خۆش کاک ڕەشاد کاک حاکم سڵاح ینی بۆ نمونە ئێستا ئەم ناکۆشی و ناتەبایە وای کردووە کە نێو ماڵی کورد بە تەواوەتی پرد بێ کاتێک کە هەر وەفدێکی سیاسی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا ئەگەر پێکاتە و تەرکیبەی ئەم وەفدە تەواو نەبێت لایانی بەرامبەر حسابات و خوێندنەوەی تایبەتە بۆ ناکات لەسەر ئەوەی کە تۆ یەکگرتوویت و داوای مافەکانت دەکەی کاتێک دەچیتە لای دۆستەکانت لە ئەوروپا و لە ڕۆژئاوا و لە هەروەها لە ئەمریکا بە هەمان شێوە مامەڵەت دەکەن باش ینی فشار و هەروەها هۆشداریەکانی دۆست و نەیارانمان بۆی کە ئێمە یەکگرتوو بین بۆی کە ئەم ئەزمونەمان لە دەست نەچێ بۆی کە ئەم هەرێمەمان پارێزراو بێت بۆ تا ئێستا بە هەند وەرمان نەگرتوویتن نازانەوەی کە کاک ڕەشاد ئاماژەی پێیەکات تەنها زانیاری خۆیەتی لەوەی کە لە داهاتوویشی نزیکدا ئەم دوو وەفدە ئەم دوو پارتە سیاسیە زلێزی کوردستان پێکەوە دانیشن لەسەر مێزی گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکانیان جەنابە دۆکو کادرێکی پێشکەوتوو یەکێتی هیچ زانیاریەکەت هەیە لەو بارەوە هەنگاوی ئەرێنی هەبێت بە ئاڕاستەی چارەسەرکردنی کێشەکان یاخوداری هیچ نەبێت لێک نزیک بوونەوە لە نێوانم دوو لایەنە بڵێ لەسەر لە خاڵی کۆتایی خاڵەکە دەستبێکم ئەم لەمەوان ڕابردوو سەرۆکایەتی هەرێم بە تایبەتی بەڕێنیسیمان بارزانانی لە هەوڵێکی ئەوە دابووکەوە بتوانانی هەموو لایەنە سیاسەکان بێکەوە کۆ بکات و لەسەر مێزی گفتوگۆ لەسەر گفتوگۆکردن لەسەر داهاتوی هەرێمی کوردستان و کاتی و هەڵبژاردننی هەرێمی کوردستانی دیار بکردن هەنگاوێکی وا لە ئارادا بوو تاکو ئێستاکە بەڵام بە شێوێشی فەرمی هەموو لایەنەکان تاکو ئێستاکە وەڵامیی فەرمیان نەداوەتەوە کە کات و ساتی کۆبوونەوەی فراوان هەموو لایەنە سیاسەکان دیاری بکرێت بەڵام ئەمە جێگەی داخە بەڕاستی ئەمڕۆ کە سەیرێکی هەموو دۆستانمان هەموو دۆستانی هەرێمی کوردستان چ لە ئەوروپا و چ لە ئەمریکا و چ لە وڵاتانی تریشەوە بە پەرۆشی ئەو هەرێمەنەوە بە پەرۆشی ئێوە چەندی جار ئاگاداریان کردینەوە کە ئێوە پێویستان بە یەکڕێزی هەیە پێویستان بە تەبای نێوماڵی خۆتان هەیە بۆ بتوان هەرێمەکەتان بەرەو پێشتر بچێ بەڵام جێی داخە ئێمە بە خۆمان بیر لەمە ناکەین و ئەمە کارە ساتێکە لێرەوە کەچی ئەو شانە کارانی کە لە ئێستا و لە ڕابردوو کراون هەموو جێگای دڵخۆشکەری نێرانی کورد بووینە پەرتەوازەی نێوماڵی کورد نێرانی کورد بێگومان پێ دڵخۆشە بن ئەمڕۆ کە سەیرێکی کە وەفدێکەسی بۆ بەغایان وەفدێک لایەنێک سیاسیەکەسی بۆ بەغا کا هەموو لایەنەکان بێکەوتن کا هەر لایەنێ و بە وەفدێکی تایبەتی خۆی سەردانی بەغدا بکات و بۆ لێک نزیک بوونەوە
بەڕاستی ئەوانش لەو کات و ساتانە کە وەفدێک بە زەعیفی ئەبینن عسابات و تاوتی خوان بە شێوەی لەگەڵی ناکەن ئەمانش هەزبەوەکەن کەوا پەرتەوازەیەک هەیە لە نێو ماڵی کورد پەرتەوازەیەک لێ ناو هەرێمی کوردستانەوە بۆی پێویستە بەڕاستی بە زووترین کات ینی چ لە کاتێک لە بەیانیەوە زووتر نییە بتوان لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بتوان بە زووترین کات هەندێک مەرامی شخصی خۆیان هەندێک بەرژەوەندی تەشی حیزبایەتی وەلا بنین بیر لە بەرژەوەندی میلەتەکان بکەن بیر لە بەرژەوەندی خوێنی شەیدەکانیان بکەنەوە ئەو هەموو شەیدە کە خوێنی بە فیڕۆ نەچێت و کە چەندی ساڵ هەوڵکۆش بۆ بدنیانی ئەم هەرێمەدا بەڕاستی من پێم وایە ئەو ڕووداوانی کە لە ڕابردوو ڕوودان بە تایبەتی کە ڕۆژنامەی سەباح کە باسی کرد یاخۆ لە دوینەوە کە چارچێوی هەماهەنگی بیریان لە گۆڕانکاری دەستور کردوەوە بیریان لەوەی کردوەوە لە ڕێگەی سەرکردەکانی سیاسی هەماهەنگی ئەم وەڕقەیە زەختە خراوەتە ناو گۆڕەپانی سیاسیەوە بۆی دەستور پێداچوونەوەی پێدا بکرێت بەڕاستی ئەمە لە خۆراوە نەکراوە بەڵام ئەوان دەڵێن ینی بەبێ کورد دەڵێن ئەم هەنگاوە نانین بۆ دەستکاریکردن و هەموارکردنەوەی دەستور بەڵام بەبێ کورد ئەوان مەبەستیان یەکگرتووی کووردە و سەرجەم کووردە بەگشتی کە لە بەغدا کار دەکەن بۆ مەسەلەی نەتەوەی نیشتیمانی کوردستان بێگومان کاکاوڕێ ئەوانیش باش ئەزان ئێستا پەرتەوازەیەک لە نێو ماڵی کورد هەیە کە باسی ئەوەکەن ئەمە بەبێ کورد ناکەن بێگومان ئەوانش ئەزان ئێستا پەرتەوازەیەک لە نێو ماڵی کورد هەیە بە تایبەتی ئەو دوو هێزە سەرچی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بەڕاستی نێوانیان بەو شێوەی نییە کە لە ئاستی تەموعی خەڵکی هەرێمی کوردستاندا نیە خەڵکی هەرێمی کوردستان بەو پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتیان زۆر نیگەرانن ینی ئەم بۆتە نیگەرانیەکی گۆڕەپانی سیاسی بۆتە نیگەرانیی کە عربان چیەک لەناو بازارەوە پێ نیگەرانە بەم کارە ئەو سیاسەتی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەگوزارێ ینی تاکی هەرێمی کوردستان بەم سیاسەتی ئێستاکە ئەگوزارێ جێگای نیگەرانیە ئەمڕۆ کە سەیرەکەی بازارەکان هەمووی وەستاون هەتاکو بازاری کاسبکاران بازاری کڕین و فرۆشتن لەناو هەرێمی کوردستان ڕۆژ بەڕۆژ بەرەو بووکانەوە ئەچێتەوە ڕۆژ بەرەو بەرەو تەشێتی ئەمە هۆی ئەوەیە کەوا نێوماڵی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان پەرتەوازەی ناڕێکی پێوە دیارە ئەمە یەک لە هۆکارەکانە کە نارەکانی کوردیش ئەتوانن زەفەرمان پێ بن بەڵام ئەمەمان بیر نەچێتەوە کە باسی هەموارکردنەوەی دەستورەکرێ ڕاستە یەک لە خاڵە سەرچەکانی دەستورکەوە لە خاڵەمانی چادەدرێت دیاری کرا لەو مادانەی کە دەستوری دیاری کردووە ئەڵێ سێ پارێزگا لەوی هەیە هەر کاتێک ڕیفراندۆم لەسەر دەستور گۆڕانکاری دەستور بۆ هەیە ڕەتی بکاتەوە بەڵام ئەمڕۆ کە سەیری ئەەکەی ئەو سێ پارێزگایە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان هەولێری سلێمانی دۆک پێوە مەربوتە خەڵکەکەش ئەو متمانی بە حکوومەتی هەرێم ماوە ئەمە بێ جێگای پرسیارە بەڕاستی ئەمڕۆ کابینی ڕۆژنامە سوسیال میدیا یان ڕۆژنامە نزیکان کە ئەسنە ناو خەڵکەوە هەمووی بە نیگەرانی و ئەیڕوانی تا حکوومەتی هەرێم هەمووی بە دڵێکی پرخەمەوە باسی حکوومەتی هەرێمەکە باسی نەبوونی خۆیەکە باسی ئەو بارەنە هەمواری کە ناو هەرێمی کوردستان ئەگوزارێ نەبوونی خزمەت گوزاریە نەبوونی نەوتان نەبوونی کارەبا نەبوونی بەنزینە نەبوونی گرانبوونی خۆراک ئەمانە هەمووی هۆکارن کەوا خەڵکی هەرێمی کوردستان ئەو متمانەی بە هەرێمەکەی خۆی بەسەرکردە سیاسەکانی خۆیان نەماوە ئەمە بەڕاستی جێگای داخە بۆیە پێویستە لە سەرکردەکانی سیاسی پێداچوونەیەک بە خۆیان بکەن ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستانە من دڵنیانە کە سەرکردە سیاسەکان هەموو لایەنەکان پزە بە پارتی دموکراتی کوردستانەوە زیان هەوو سەرکردەکانی خۆشمان یەکێتی نیشتیمانی ئێمە هەمومان لەناو بەلەمێکی داخراوداین ئەگەر بێت و بەلەمەکە غەرق بێ هەر هەمومان بێکەوە غەرقە بین بە هیچ لایەنێکی سیاسی دڵی خۆی بۆ خۆش نەکە بڵێ من بێبەریە بم لەو کارە ساتانی کە بەسەر هەرێم دادین بێگومان هەمومان بێکەوەینە بۆیە پێویستە بیر لە بەرژەوەندەکانی خوان وەلا بنێن بەرژەوەندی تەشی حیزبی وەلا بنێن بیر لە بەرژەوەندی ئەم میلەتە بکەنەوەکەوە چەندین گۆڕانکاری نوێ بەڕێگاوەیە ئەگەر سێرێکە لە ماوەکانی ڕابردوو UN یاخۆ ئومەم متحیدا چەندی زار ئاگاداری کردینێتەوە وەکو هەرێمی کوردستان ئینزاری کردین یاخۆ وڵاتێکی زلێژی وەکو ئەمریکا زەختمان لێکە بۆ نێوماڵی خۆمان ڕێک بێخینەوە ئایا بۆ خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان لە بەرژەوە بە پەرۆشە بۆ یەکگرتووی هەرێمی بۆ خۆمان بە پەرۆش نەبین بۆ نێوڕێزی یەکڕێزی نێوماڵی خۆمانەوە ئەمە پێم وایە زیاتر لەسەر غروریەتی قیاداتی کوردیە قیاداتی کوردی غروریەتێکی پێوە دیارە بەڕاستی بێباشێکی پێوە دیارە ئەو بێباشێکەوە لە میلەتەکەی خوان بێباک بووینە ئەمە یەک لەوە کارەکانەکەوە ئەم فەراغە سیاسی کە لە نێوان هاوڵاتیان و لە نێوان حکومەت هەرێم فەراغێکی عەرز و ئاسمان دروست بووە ئەمڕۆ کە سەیرەکەی لەناو مجتەمەعی هەرێمی کوردستان لەناو کۆمەڵگەی هەرێمی کوردستان دوو تەبەقەی دوو چینی زۆر جیاواز دروست بووە یعنی تەبەقەیان لە ئاسمانە تەبەقەیان لە ئەرزە ئەم فەرق جیاوازیە زۆرە لە نێوان ئەم دوو تەبەقەیە بۆیە پێویستە زیاتر ڕووبکەینەوە خەڵکی هەرێمی کوردستان ڕووبکەینەوە خەڵکی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە
ئەمە سیرێکی کە هەر لە بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کۆمەڵێک بڕیاراتی ئەتوانی بیدێ ینی کۆمەڵک بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان ئەتوانی جێبەجێ بکەیت هیچ کات لەگەڵ ئەو ناڕەزایی و داواکاریانەی خەڵکە ینی ئۆقرەی گرتووە و چۆ بەدەم چارەسەرکردنی و کێشانەوە ویستۆتی یەشێتی وەکو لایەنێکی سەرەکی لە کێشەکان لە هەرێمی کوردستان هەم بتوانەی خۆی و خەڵک بگەڕێنێتەوە هەم بتوانێت ینی بەشێک بێت لە چارەسەر و ئاشتەوایی هەر هیچ نەبێت بە تەنازولات یاخود کەمی تا زۆر ینی چۆنەڵی داخۆزەکانی خۆی لە مێزی گفتوگۆکان و لەگەڵ لایەنە سیاسەکانی بەرامبەری بەتایبەت لەگەڵ پارتی ینی کەم بکاتەوە یەکێتی داواکاری هەیە پێشوەختەی هەیە بۆ چوونە ناو گفتوگۆ بەڵێ کاک هاور ئەگەر سێری ماوەکانی ڕابردوو بکە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین زار بەدەم هاوکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستانەوە چووە نمونە لە ساڵی ڕابردوو کە بۆ دابینکردنی دەرماڵەی خوێنکاران لە بودجەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرف کرد یاخۆ بەدەمەوە چوونی خەڵکی هەرێمی کوردستان بەڵام ئەمڕۆکە لە گۆڕەپانی سیاسی و بەڕاستی کاک هاوڕێ بەدەستێک چەپڵە لێ نادرێنی ئەمە پەندی پێشینانە بەڵێ بەدەستێک چەپڵە ئەمە پێویستی بە هەردوو دەستەکەیە بۆی دەنجی بێت چەپڵەکەەوە ڕاستە سەرکی دایەتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵک هەنگاوینەوە کۆمەڵک بە پەرۆشیۆینەوە بۆی ئەم ناکۆچیانی کە لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەلاوە بدرێت و بخرێتە ژێر پەردەیەشترشەوە بێنەوە تۆ سەرمێزی گفتوگۆ بۆی ئەم کێشانە چارەسەر بکرێن هەموو کێشێک و هەموو معاناتێک و یاخۆ هەموو کارەساتێک لەسەر مێزی گفتوگۆ چارەسەریە ناکری لە دەرەوە لە ڕێگای سۆسیال میدیا و لە ڕێگای کەناڵەکانەوە دژایەتی یەکتر بکەن و ڕۆژ بە ڕۆژ ئەمانە تەشەنە ئاکا بەڕاستی ئەمە جێگەی داخە نازانم تاکو کەی سەرکردە سیاسەکانی کورد بیر لەوە ناکەنەوە ئەمە جێگەی داخە من چۆن بەر ئێستا باسیۆم کرد کەسێکی ئاسایی مناڵێک لە بازارەوە ئەو مەترسیانی لە مشتیدایە مناڵێک لە بازارە بەسی بەرژەوەندی هەرێمی کوردستان سەرکردە سیاسەکانمان بۆ بیر لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان ناکەنەوە بەڕاستی ئەمە جێگای داخە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار هەوڵی ئاشتەوایی داوە چەندین جار دەستی درێژ کردەوە بۆ بتوان یەک ڕێزی نێو ماڵی کورد بپارێزێ کەچی بەڵام بەداخەوە لایەنەکەی دیکەشکە لە ڕاگەانەکان باسی ئەکرێزی نێو ماڵی کوورد دەکەن بەڵام لە واقع حاڵدا ئەمە بۆ شتێکی مەعاڵەوە تاکو ئێستا کە نیان توانیوە بەدڵێکی فراوان یاخۆ کەسە یەکەمەکانی سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر مێژی گفتوگۆ بێنەوە گۆڕەپانی سیاسەکان بتوان کێشەکانی خوان وەلا بنێن بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بەرژەوەندی کوردستان ڕەساب کردن ئەم کێشانە بەرە کۆتایی پێبن من پێما لە ڕووی باری ئابووری و داراییشەوە بەڕاستی هەرێمی کوردستان داهاتێکی باشی لەبەردەستە ئەتوانی کۆمەڵک شت چارەسەر بکە ئەمە ڕاست نییە کە بڵێن هەرێمی کوردستان بودجەی نەبەدەست یاخۆ پارەی نییە بتوان کێشەکان چارەسەر بکە یاخۆ بتوانانی ڕەواتیبی مۆزەفین ینی بودجەی فەرمانبەران بۆ چل ڕۆژدارێک بدرێ بەڵێ ئەمە هەمووی جێگای داخنیانی نیگەرانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵک و حکومەت نەماوە لەمانەوە سەرچاوی گرتووە دەست خۆش کاک حاکم سەلاح دێمەوە خزمەت جەنابەت کاک ڕەشاد گەڵاڵی ینی ئێمە ئێستا وەکو جەنابەت و کاک حاکم سەلاحی ژاماژەتان پێدا لە ینی میانی قسەکانتانە ئەوەی کە دەگوزارێ لە دەوروبەرمان ینی بەڕاستی مەترسیدارە کەس پێشبینیشتی باش ناکە بۆ دۆخی کە هەم لە هەرێمایەتی هەم لە جیهاندا هەم بەهۆی ئەو شەڕی کە ئێستا ڕووەدا لە ینی نێوان رووسیا و ئۆکراین و ئەو بەرەی کە دروست بووە دوو جەمسەر ڕۆژئاوا و ئەمریکا پێکەوە رووسیا و چین و ئێران و کۆریای باکوور بەیەکەوە ئەمانە هەمووی کۆمەڵی مەترسی گەورن کە ڕوبەڕووی جیهان و ناوچەکە بۆتەوە عێراق و هەرێمی کوردستانیش بەشێکی دانەبراون ئالە و ڕووداوە گەورە و گەرمانی کە ڕووەدا لە دنیادا ئێمەی هەرێمی کوردستان ئەگەر بم شلۆقی و شێواویە ڕوبەڕووی ئام گرفتانە بینەوە بەڕاستی خۆمان پێی ژیرێ لە بەردەم هەر بوو مەلەرزەیەکی سیاسی ئەگەر ڕوودا لە ناوچەکە پێچێ کاک ڕەشاد گەڵاڵی پەیوەندیەکەی بچڕابێ لەگەڵمانە کاک حاکم سەلاح ئەگەری جۆت لە پرسیارەکە بوو کە لە کاک ڕەشاد گەڵانیم کرد جەنابەت دەتوانی جواب بیتەوە و ڕاو سەرنجی خۆتە هەبێت ببوورە کاک هاوڕێجان ئەگە بۆم دووبارەکەوە چاوت ماسن بەبەسم ئەوەیە کە ئێستا ئەم هەموو کێشە و قەیرانە گەوری کە ڕووەدا لە دنیادا و هەروەها لە ناوچەکەدا و ئەو جەمسەرگیری کە بەهۆی شەڕی ئۆکراین و رووسیا و دروست بووە لە دنیادا لە نێوان ئەوروپا و ئەمریکا وەروەها رووسیا و چین و هاوپەیمانەکانی ئێمەی هەرێمی کوردستان ئەتوانین بەڕاستی خۆمان ڕابگرین ببوورەوە کاک ڕەشاد هاتەوە سەرهێڵ پرسیارەکە با بۆ ئەو بێت چکە زیاتر کاتما بە جەنابەت کاک حاکم سەلاحیان دێمەوە خزمەت جەنابەت کاک ڕەشاد گەڵاڵی نازم زۆر لە پرسیارەکە بوو یا دووباری کەمەوە کاک ڕەشاد پرسیارەکە لێ بکەمەوە یا زۆر لێ بوو نانە لە حەڵی بووم لە پرسیارەکە زۆر باشە فەرموو وەکو سەرتاش باسم کرد من
ئەمریکیەکان پرۆژیان هەیە لە ناوچەکە جگە لە سراع و ملانەی لەسەر ئاستی ئەوروپا ئەو زایدن ئەمریکا و هاوپەیمانەکانی کایتیان لەگە ڕووس بەتایبەت لەسەر کێشەی ئۆکراین بەمان بە هەمان شێوەش خۆ لە ناوچەکەی ئێمەش بە هەمان شێوە ئەمریکەکان کێشیان لەگە ڕووس لەگە تورکیا هەیە لە سەر ئەرزی خاشی سووریا واتە گرفتەکان گرفتی ئەمریکا و ڕووس بەرژۆندەکانیان دوو بەرژۆندی جیاوازە لە ناوچەکە زۆر بەوردی دەخوێندرێتەوە دوایین کارتی ئەمریکاش ئەگەر بینەوە پێشتایی خۆمان بەیەک وتار یاخۆ بەیەک تەسریع توانی شلەژانێکی ئابووری شەقانی عێراقی تێک بداتن واتە ئەمریکا بەدەر لە هێزی چەکدار دەتوانێتن جوڵە بە هەموو شتێک بکاتن بازار گران کات دای بەزێنیتن چۆنی بوێتن وای دەکاتن ئەمە مەسەلەکە بەستەنیا تەکنیە لە ڕووی چەکەوە لە ڕووی ئابووریەوە دەتوانانی شلەژام بکەوە دەتوانێت بە یەک وتار خەڵی بێتە شەقام بۆیە هەر حزبێکی سیاسی هەر سەرکردایەتیەکی هەر نەتەوەیەک دیگە لە کوردی ژیانی لە عێراق و ناوچەکە ئەگەر حساب بۆ بەرژۆندەکانی ئەمریکا لە ناوچەکە نەکاتن بۆ سنج و بۆ هەژبوونی ئەمریکا نەکات لە ناوچەکە من پێم وایە زۆر بەهڵە داخوە ینی هەڵە سیاست دەکاتن بۆیە هەر هەڵەکردنێک لە سیاست قوربانی دەوێت بازی دەوێتن دەبێ بیداتن من وای دەبینم حکوومەتی عێراقی بەو دەوڵەتەی کە ئێران بەکاملی لە دامی دەکاتن عێراق باش دەزانی منیش دەزانم تۆش دەزانی دوو یاریزانی ئەساسی لەسەر ئەرزی عێراق با یاری دەکەن یەکیان ئەمریکا یاوت کرد ئێرانە بۆ هەردووکیان هەر کەسە و لە شێوەی یاری شەترەنج ئەسپ و پیلی خۆی دەزۆڕێنتن لە ناوچەکە بۆیە بۆ کورد زۆر گرنگە لەم ینی پارێزیاریکردن یاخۆت پاراستنی ئەو بەرژۆندیانەی ئەمریکا و ئەوروپا لەگەر هەرێمی کوردستان کە هەیە من وای دەبیم تا ئەو دقەی ئێستاکە ئەگەر ئەزیاد بەڕۆی یەکراویتن ئەگەر فەرامۆشێک بوو بیتن لە دیپلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە لەگەر وڵاتان بەڵام دەبێت لە مەودە سەرکردایەتی سیاسی کورد بەتایبەتی سەرکردایەتی هەردوو حزب پارتی و یەکێتی بە ئاگاییوە بە ئاگاییەکی زیاترەوە مامەڵە بکەن لەگەڵ ئەمریکا و ئەوروپا لە ناوچەکە چونکە من پێم وایە هەر پشتێککردنی ها خۆتان بینیتان لە 16 ئۆکتۆبەر دەرەنجامی لەساری سەرکردایەتی کورد و لە ڕێکخراندەوە پشتی لە ئێمە کرد و 150 خاکوونەتەوەمان لە دەستدا بۆیە ئەمە دەبێت هەر کەسێک سیاست بکە لە ناوچەکە دەبێت حساب بۆ بەرژەوەندی هەرێمەهایەتی نێودەوڵەتی بەتایبەتی وڵاتانی زلهێز بکاتن هەر کاتێک بەدەر بووی لەم لە فێڕۆکردنی ئەم سیاستا من پێم وایە وەکۆی سەرتاش باسم کرد قوربانی دەبی باز بدەیت کاگەی ڕەشاد قسەکەوەیە بەم دۆخە شڵەژاوی هەرێمی کوردستان بەم پەیوەندی خراپی نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئاخۆ توانڕێ ئەم باڵانسە ڕابژیرێ لە نێوان سیاسەتی زلێزەکان بە تایبەتی لەسەر ساحەی هەرێمی کوردستان چکە بەڕاستی لێرەش لە مەیدانەکەدا هەندێک ململانی و سڕا هەیە ینی من باسیشم کرد یەکێک لە مەرجەکانی ئەمریکەکان ینی ئەوە بوو کە هەڵبژاردن بوو باس کرا ینی کە بشارێکی تەواو لەسەر سەرکردایەتی یەکێتی پارتی هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئەمان بەڕاستی لە ناشارمەوە درێژکردنەوەی تەمەنی حکوومەت و پەرلەمانیان ناوێت بە هیچ شێوە و بەدەریشە لە یاستا تۆ بەرجشتی لە بەردەکەی لە هەرێمی کوردستان ئەمە شتێکە بەڵام لە ئەسڵ بەدەر لە یاستا بە حەقل یانی ئەمە بۆیە ئەمریکیەکان ئەوروپیەکان زۆر پێداگرن لەسەر ئەمە کە دەبێت هەڵبژاردن بکرێت هەڵبژاردنیش خۆتان دەزانن یعنی بەڕاستی ئەگەر کەم و کوڕژ لە هەڵبژاردنەکە هەبوو لە ئەنجامدانی هەڵبژاردنەکەش بی بەڵام شێوەیەکە لە شێوەی ممارسەی تاک لە پرۆسیەکی دیموکراسیدا یعنی ئەمە کە زۆر گرنگە بۆیە من دەگەڕێمەوە سەر ئەوەی سەرکردایەتی سیاسی بە هەموو ئەو خۆ بەزلزاینانی کە هەیەیانە لە هەرێمی کوردستان پێیان وایە دەبێت ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود ڕۆڵی پارتی فەرامۆژ بکرێت کەم هەژبوونیان کەم بکرێتەوە من پێم وایە ئەمە خزمەتی ئێستا داهاتووی پرۆسیسی دیموکراسی و کێشەی نیشتیمان و نەتەوەمان ناکاتن ئەم قۆناغە چۆن لە قۆناغەکانی ڕابردووی سەردەمی شاف و قۆناغی دوای ڕاپەڕین و دوای ڕاپەڕین بەیەکەوە بووین من پێم وایە تا ئەو دقەی ئێستاکەش هەم ئەمریکیەکان هەم وڵاتانی هەرێمایەتی هەردوو هێزەکەیان دەوێت لە ناوچەکە هەردوو حزبەکەیان دەوێتن بۆیە ڕاگررتنی ئەم هاوسەنجیە لەلایەن ئەمریکا و ئەوروپا و زایدە و ئێران و تورکیاوە کە ئەمە زۆر بڕوون دەبینێ من وەک کادریشی وەسەد لە خوارەوە وەکو ڕاگەیانکارێک بیبینم چۆن دەکرێت سەرکردایەتی حزبێک پێی وابێتن دەتوانێت هەژبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەیەک قەتیز بکاتن هیچ ئێستایی بۆ نەکات مەحاڵە سڕینەوەی هێزێکی سیاسی بە ئەزمموی گەورە لە ناو ساحی سیاسی عێراقەوە هێز نییە بتوانیتن لەم قۆناغی ئێستا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بسڕێتەوە هەر بۆ نمونە
تۆ سەیری جیۆپۆلیتیکی ناوچە سلێمانی بکە درێژترین سنوور ئێمە لەگەڵ ئێران هێکمان لەگەڵ دەوڵەتی ئێران لەگەڵ جمهوری ئیسلامی ڕاستە بە درێژایی مێژووی شۆڕش و ئەوانە بە تایبەتی لە دوای گفتوگۆی ساڵی 1970 کە کۆتایی لە بدایەتی 85 هەوڵدرا بۆ دروستکردنی پەیوەندێک لایەنە سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو ساڵکە جەنابی بەڕێزمان جەلال بەڕەحمەت بێ سەرپەرشی دەکرد توانی پەیوەندێکی تۆکما لە نێوان کۆی حزب و لایەنە سیاسیەکانی شیعی کوردی ببەستێ و بۆ شێوە پەیوەندێکی تۆکما لە نێوان جمهوری ئیسلامی ئێران و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدرا بۆیە ئەمە بمانەوێت لەمانەوە وڵات بۆ وڵاتێکی دراوسێش یخۆ حەقیشە ئێمە نەبینە بەشێک لە دروستکردنی کێشە بۆ ئێران بە هەمان شێوەش ئەچوانە نەبنە بەشێک بۆ هەرێمی کوردستان کێشە دروستکردن بۆ هەرێمی کوردستان واتە ئەمە بەژۆندی هاوبەشە بۆیە جیۆپۆلیتیکە زۆر گرنگە ئەم ئەمریکیەکان ئەم جیۆپۆلیتیکیان دەوێتن و هەم ئێرانیەکان دەوێتن و هەم ئەمریکیەکان یەکێتی نیشتیمانی مانەوەی یەکێتی و بەهێزی یەکێتی و یەکگرتووی یەکێتیان پێویستە و هەم ئێرانیەکانیش پێیان ویستە من پێم وایە ئەمە ئەرجێکە هەم بۆ سەرکردایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێخستنەوەی نێوماڵی یەکێتی و ڕێخستنەوەی نێوماڵی کورد بە تەسەوری بکرێت ئەولەویەتی کارەکانیان دەستپێکی کارەکانیان بۆی هەم نێوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان زارستەڕێ بخرێتەوە بۆی بتوانێت ڕۆڵی یەکێتی پێشنجی یەکێتی لە ممارسەکردن لە کاری ڕۆژانەیاندا لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان بۆی بتواندرێ باڵانسی ئەم تەوازنەی کە ئەو هاوسەنجی کە تێکچوە لە هەرێمی کوردستان ڕاست بکرێتەوە من پێم وایە تێکچوونی هاوسەنجی لە هەرێمی کوردستان تێکچوونی هاوسەنجی سیاسیە بۆیە باڵادەستی و کەلەگایی حزبی بەرامبەر بەم شێوە زیاد دەکات دەوێتی ڕۆڵ و پێشنجی یەکێتی نیشتیمانی کوردستان فەرامۆژ بکاتن لاوازی بکاتن بۆیە گەڕانەوەی باڵانس هاوسەنجی زۆر گرنگە لەم قۆناغی ئێستاکە بۆ بە تەسەوری منش ئیرادەیەکی بەهێستەیە بۆ جێڕانەوەی هەم هاوسەنجەکە و هەم بۆ ڕێخستنەوەی نێوماڵ من وای دەبینم لە ڕۆژانی داهاتوو لە داهاتووشی نزیک ئەم هەنگاوانە بە پاڵپشتی دۆستانمان کە من لەسەر ڕۆژی ڕابردوو من لە نزیکەوە ئاشنا و چەندین شاندی عێراقی ئەحزابی بێشیعی لە سەرئەتی عێراق و جمهوری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی بوونە بۆ ڕێخستنەوەی یاخود بۆ ینی ئێمە پێویستیمان وەکو حزبێکی سیاسی پێویستیمان بە هەمەشگاری ئێرانیەکان هەیە بە هیچ تووشیا هەیە هەر وڵاتێکی تر هەیە کە لە پێناو ڕێخستنەوە نێوماڵەوە لە پێناو تۆڵکردنەوەی ئەدای ئیشکردنەکانمان بیتن لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی حزبیش بۆیە من وای دەبینم ئێمە پێویستمان بۆی ئەگەر تا دوێنێکە جەنابی مەرحوم ماجەلال بەشێک بوو لە ڕێخستنەوەی نێوماڵی شیعە و سونە ئەستا لە قۆناغێک داینە وای لێ هاتووە ئەحزابی شیعی بێتن بتە بەشێک لە ڕێخستنەوەی نێوماڵی کورد کاک ڕەشاد گەڵالی ئەگەر ئەمە ضرورەتی قۆناغەکە بێت کە بەو شێوازە بێت جەنابەت باسیەکەی ضرورەتی ینی یەکگرتووی و یەکانگیری و ڕێخستەوەی نێوماڵی کورد تا چەندە گرنگە وەکو دوا پرسیار بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیتەوە بۆی بچمە لای کاک حاکمیش بۆ دوا سەرنج و پەیامیەوە من پێم وایە هەردوو پێکاتەی تر لەسەر ئاستی عێراق هەم شیعە هەم سونە پێویستیان بە یەک هەڵوێستی و هەماهەنگی و یەک تابی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و عەدیگراد کوردستان بۆیە یەک هەڵوێستی لە نێوان هەردوو حزبی سیاسی کار ئاسانی دەکاتن لەگەڵ دۆستەکانمان لەگەڵ هاوپەیمانەکانمان کە ئێستاکە لە یەک کابینی هاوبەش پێکەوە کۆبووینەوە پێکەوە لە پێناو بەدەستهێنانی یاخود تەسبیتکردن من وای دەبینم ئەگەر بەم شێوە بە یەکگرتووی نەچین لە بەغدا کار بکەین من پێم وایە چۆن دەستکەوتەکانی ئێمە دەڵەمەن زیاتر گوشارمان دەکرێتە سەر بۆی ئەو دەستکەوتانەی لە پەرلەمانی لە دەستوریش دەستپایە ڕۆژ بە ڕۆژ کاری گوشاری کۆتە سەرێ بۆ لاوازکردن یاخود بۆ ڕەشکردنەوە بۆیە من وای دەبینم هەردوو پێکاتەکە زائیدەن ئەگەر ئیرادەیەکی بەهێز لە نێو سەرکردایەتی سیاسی کورتەوێتن دەتوانی لە داهاتوو چکە من وای دەبینم وەکو ئەستەرتاش باسم کرد گوشارەکانی ئەمریکی ئەلم قۆناغی ئێستاکە بۆ لەم ساڵ پرۆژە یاسایی نەوت و گازە دەنجی لەسەر دەدرێتن کە من پێشم وایە بە دەبەزێکردنی پرۆژە یاسایی نەوت و گاز ئەگەر 160 بۆ 165 کێشەکانی نێوان هەرێم عێراق چارەسەر دەکرێتن ئەمە تەنیا بە یەکگرتووی و یەکهەڵوێستی و کاری بەیەکەوەی دێتە دی ئەگەر یعنی مستابح مستحیلاتە بتوانرێت هێزێکی سیاسی بەتەنیا بتوانانی ئەم دەستکەوتانە بەدەست بێت و ئەمن لە دوای شاندەکانی ئەم دوایی کەتون بۆ بەغداش بینیم لە ئاسێک پێشوازیکران لە بەغدا ئەوەشم بینی بۆیە یەکگرتووی یەکهەڵوێستی کاری شاندەکانی ئەوروپاشمان بینی بەڵێ لە پێناو بەدیهێنانی استراتیژی نەتەوەیمان ئەمە ئەرکێکی
ڕەوشتیە لە نێوان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پارتی دیموکراتی کوردستان. دەست خۆش کاک ڕەشاد گەڵاڵی. کاک حاکم سەلاح دوا سەرنج و پەیامی خۆ دەگەربنێری سوپاس دەکەم بە کورتی. بڵێ ئەوڕۆ کە ئەبینی بەڕاستی کە ڕەوان شاد مامزەلال لە ژیاندا نەمەوە کە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و یاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەستۆیە گرت و توانی هەموو کاتوساتەکان یەکڕێزی کۆکەرەی نێوماڵی کورد و کۆکەرەوەی نێوماڵی هەموو نێوماڵی عراقی بوو. بەڕاستی بەس ئەمڕۆ کە بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەو بارە قورسە زیاتر لە ئەستۆی بەڕێز جەنابی باڤێڵ تاڵەبانیاکەەوە ئەو ئەرکە قورسی هەڵگرتووە پێویستە شانی بداتە بەرێ بۆ بتوانانی ئەمڕێک یەکڕێزی نێوماڵی یەکێتی زیاتر پتە بکات و زیاتری بێختی و سەرزکەی زاران بۆ پەرۆشی هەم کادیرەکان و هەم ماڵە شەیدەکان و هەم ئەندام و لایەنگران یەکێتی نیشتیمان چاویان لەو هیمەتە گەورەیە. بەڕاستی ئەم ئەرکە قورسێکەوە لەسەر شانتی لە پاش ڕەوانشاد جەناب مامزەلال کە ڕوعی شادبی بۆی بەجێما ئەمە زیاتر لە ملی ئەوە بۆ هەرێمی کوردستانی بەڕاستی پێویستە لەسەر سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم پارتی دموکراتی کوردستان زیاتر بەرژەوەندەکانی حزبی وەلا بنێن بێنەوە سەرمێزی گفتوگۆ. بەڕاستی هەرێمەکەمان لە کاتێکی ناهەمواردا هەرێمی کوردستان بەڕاستی لە کات و ساتێکی وەدایە پێویستی بێکڕێزی هەیە، پێویستی بە تەبای نێوماڵی کورد هەیە. هەر کات و ساتێک هەرێمی کوردستان یەکڕێز و یەکدەنگ بووی نارەکانی خەڵکی هەرێمی کوردستان عەسابیان بۆ کردو هەر کاتی ساتێکیشیان پەرت و بڵاوی پێوە دیاربی بێگومان عەسابی بۆ ناکرێت و وەکو چۆن ئەڵێ لە عەشاری خۆشمان زەفەریان پێوە بردووە. ئەمە ئەرچی سەرشانی سەرکردایەتی سیاسی بە تایبەتی سەرکردەکانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانشەوە کەوا بتوانن بە زووترین کات لەگەڵ لایەنە سیاسەکانی تریشەوە پێکاتە ئیسلامیەکان و یاخۆ ئەو لایەنانی کە کورسی پەرلەمانیان بەدەستەوە بتوان هەمیان بەیەکەوە بەیەک دەستەوە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن ئەو کێشە ململانی کە لە نێوانیان هەیە وەلای بنین تەبایی یەکڕێزی نێوماڵی کورد ڕەساو بکەن. بەڵێ کاک حاکم سەلاح باپی کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر سوپاس بۆ کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپەوە لە شاری مەخموور لەگەڵمان بوو. سوپاستان دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز سوپاس بۆش کە تام ساتە بینەرمان بوو. خواتان لەگەڵ.